سەرەڕای هەڕەشەکانی رووسیا، سوید و فینلەندا بەڕەسمی داواکاریان بۆ بە ئەندامبوون لە هاوپەیمانی باکووری ئەتڵەسی ناتۆ پێشکەش کرد و سکرتێری گشتی هاوپەیمانێتیەکەش پێشوازی لە داواکاریەکە کرد. لە برۆکسلی پایتەختی بەلجیکا، بەڵوێزانی سوید و فینلەندا بەڕەسمی داواکاریان بۆ بە ئەندامبوون لە ناتۆ پێشکەش کرد و لە کاتی پێشکەشکردنی داواکەدا یانز ستۆڵتنبێرگ سکرتێری گشتی ناتۆ باگەرمی پێشوازی لە بە ئەندامبوونی ئەو دوو وڵاتە کرد و ڕایگەیاند ئەو هەنگاوە ئاسایشی هاوبەشیان بەهێزتر دەکات. This is a good day at a critical moment for our security. ئەمڕۆ ڕۆژێکی باشە لە کاتێکی هەستیاردا. زۆر سوپاس بۆ هەر یەکە لە سوید و فنلەندا کە بەڕەسمی لە ناتۆ داواکاری بە ئەندامبوونتان پێشکەش کرد. هەموو وڵاتێک مافی ئەوەی هەیە ڕێگەی تایبەتی خۆی دیاری بکات. بە گەرمی پێشوازی لە داواکاریەکەی ئەو دوو وڵاتە دەکەم و پێیان دەڵێم کە ئەوان نزیکترین هاوبەشمان و بە ئەندامبوونیان لە ناتۆ ئاسایشی هاوبەشمان بەهێزتر دەکات. ئێمە سوورین لەسەر ئەوەی پێکەوە لەسەر هەموو دۆسیەکان کار بکەین و بگەینە ئەنجامی خێرا. ئەگەرچی رووسیا بە هۆکاری خواست و هەنگاوەکانی ئۆکراین بۆ بە ئەندامبوون لە ناتۆ جەنگی بۆ سەر ئەو وڵاتە هەڵگیرساند، بەڵام ئێستا سوید و فینلەندا بێگوێدانە هەڕەشەکانی ئەو وڵاتە داوا دەکەن ببنە ئەندامی ناتۆ و دەیانەوێت لە هەر پەلامارێکی رووسیا بۆ سەر وڵاتەکانیان ناتۆ لەسەریان بێتە دەنگ. فینلەندا با درێژایی 1340 کیلۆمەتر سنووری هاوبەشی لەگەڵ رووسیا هەیە و بە پەسەندکردنی داواکاریەکەشی ناتۆش دەبێتە دراوسێی رووسیا. پێشتریش ئینهێلێنسکی وەزیری دەرەوەی فینلەندا ڕایگەیاندووە رووسیا دراوسێکی گرنگە و لە ڕابردوودا پەیوەندێکی باشیان هەبووە، بەڵام لە دوای هێرشکردنە سەر ئۆکراین ناتوانن بەردەوامی بە پەیوەندیەکانیان بدەن لەگەڵ مۆسکۆ و هەر بە هۆی ئەو جەنگەشەوە داواکاری بۆ بە ئەندامبوون لە ناتۆ پێشکەش دەکەن.